ئێستا ئێمە لە یەکێک لە شوێنەوارەکانی عنکاوین. تۆزێک باسی ئێرەمان بۆ بکە، ناوی چیە، مێژووەکەی چۆنە؟ ئەوە پێ ئەڵێن گردی قەسرە، واتە بە عەرەبی تەلەت قەسرە، بەڵێ. گردی قەسرە، هەناوی قەسرەیە. بەڵێ. زەمەنی ئەمە باشە. پێش لەدایکبوونی دینەکانە، لە زەمەنی ئاشووریەکان بوو. یعنی ئەتوانم بڵێم 611 تا 911 بەردەوام بوو، ئەو کاتە ئاوەدان بوو. بەڵێ. فترەیەک ئەم شوێنە زۆر قەبرستانێکی گەورە بوو لە زەمەنی ئاشووریەکان، یعنی هێشتان مەسیحش نهاتبوو لە بۆ زۆر کۆنا، زۆر بە هەزاران ساڵە. بەڵێ. لەبەرەندێ لەبەرەوەی زۆر کۆنا، ئێستا زانکۆی سەلاحدین بەشی ئاسار لە کۆلێژی ئاداب هاتیان ئێستاش دیراسەی دەکەن چی ئاساری لە بنی هەیە، ئێستاش بەردەوامە خوێندنەوەی ئاسار لەو گردەکە ناوی قەسرایە. زۆر باشە مامۆستا، ئینجا دەمێ بچمە سەر پرسیارەکانی دیکەم. لە ساڵی 1995 فیلمی خەونی زارۆکان کاری نووسین و بەرهەمهێنانیتان بۆ کرد. بەڵێ. دەمێ بزانم ئامانچی بوو لە بەرهەمهێنانی ئەو فیلمە، چیرۆکەکەی چۆن بوو؟ بەڕاستی ڕاستە من شانازی دەکەم بۆ فیلمە، چونکە ئەو کاتە هەر لە عێراقیش کە هیچ فیلمێک نەبوو، هەموو ئەکتەرەکان مناڵ بوون. بەڵێ. یعنی دکتۆر نەفسی و ضابط شورتا و ئەوەی کرزی دەکات و هەموو مناڵ بوون. فمنیش تقریبا ئەتوانم بڵێم 400 مناڵ تێستم کرد، بەڵێن کاستینگ. بەڵێ. باشەوەی کە مەنەزەمەیەکی بریتانی SCF بوو، یعنی ئینقازی ڕزگارکردنی مناڵان، ناوی مەنەزەمەی بریتانی بوو، لە هەولێر بوو. موافقەیان کرد کە ئەو فیلمە بکەم. ئەمنش ئەو شتم نووسی لە ئەنجامی چی؟ من متابعەم چووکە وەک سایکۆلۆژیەک کە بەرنامەم دەکرد، تەماشای مناڵە هەژارەکان دەکرد کە هەستم کرد چە مناڵێکی هەژار، ئەوەی سەباقچیە، ئەوەی جگەرە دەفرۆشی، ئەوەی کە قسەم دەکرد لەگەڵیان کاریگەر بوو لەسەر من، کە شتێک داهەژێنی لە ناوی خۆت، یانێکەی بە شعر، یانێکەی بە دڕامە، یانێکەی بە تابلۆیەکی تشکیلی. منیش وەک دەرهێنەر بیرم کرد بیکەمە سیناریۆ، قەنەعەتیان هێنا و دەستم پێ کرد بە اختیباری وەک امتحانم کرد، چوومە تقریبا بەدەیان قوتابخانەی مناڵی کوردستان، هەڵم شارد تقریبا 25 مناڵ لەوانە، لەگەڵ یادی بەخێر کاک عەدنان عوسمان کە مصەوڕێکی داهێنەرە، ئەو هات تەسویری کرد، من سیناریۆی ئیخراجی ئەو فیلمەم کرد، عەرزمان کرد لە سینەمای کریستال، زۆر بەدڵیان بوو. کۆمەڵە ئێستاش ئەتوانن ببینن، ینی بە مایە ئێستا کۆمەڵە جەریدە و مجەلە و لەسەری نووسرا. یەکەم فیلم بوو لە کوردستان، با بڵێن لە هەرێمی کوردستان، کە هەموو ئەکتەرەکان بەو شێوەیە تەنیا